ئازیزان سڵاوتان لەبێت لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی و توێژی تایبەت سەبارەت بە قەیرانی لافاو لە ئێران بۆچی لافاوەکان لە ئێران چەند حوتەیە بەردەوامە وەک دەزانین شوێنگەلێکی زۆر لە ئێراندا چەندین پارێزگا لافاو گردێتەوە و بووەتەوەی کوژرانی بەدەیان هاوڵاتی ئێرانی و بێسەر و شوێنبیێنی هەندێک و برینداربوونی زۆر و هەروەها خەسارێکی زۆر لە ژیان و حاڵ و ماڵی هاوڵاتیانی ئێرانی بۆچی ئەم لافاوە چەندین حوتەیە بەردەوامە هۆکاری ڕێکەوتنی لافاوەکە و درێژە هاتنی و ئەو زیانە گەورانە کە لە ژیان و حاڵ و ماڵی خەڵک داوێتی دەگەڕێتەوە بۆ شێوازی سیاسەتکردنی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژینگە دەگەڕێتەوە بۆ شێوازی بەڕێوەبەرایەتی کۆمەڵگا ئیدارەکردنی ڕەوشەکە شێوازی سیاسەتەکان لە بواری ژینگە و ئاودا یا تەنیا ئەمە قەیرانێکی ژینگەیە و چه دەسەڵاتە لەسەر کارە وایەت و چه سیاستێک پەیرەو بکردایە هەڕووی دەدا. ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتە بۆ باسەبارەت بەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر مەنسووری سۆهرابی دەکەین پسپۆری ئەکۆلۆژی و لێکۆڵەری زانستی بواری ژینگە. دکتۆر مەنسوور بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر مەنسوور پرسیاری سەرەتایی ئەوەی کە لە ئێران دەبینرێ لافاوێکە چەندین مانگە بەردەوامە ئێوە ئەگەر ئاماژە بدەن بە هۆکاری سەرەکی لافاوەکە تیش دەخەنە سەر چ بابەتێک؟ لافاو شتێکی سروشتیە و لە هەر وڵاتێک بۆی هەیە کە ڕووی بدا ئەوەی کە لە ئێران ڕوویداوە بەدلی ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە ئێران گرفت و قەیرانێکی زۆری بێئاوی هەبوو بارانبارینێکی زۆر کەم ڕوویدا بوو بەڵام ئەو بارانە زۆرە نانتوانی مدیریەتی بکەن و لافاوی گەورەی لێکەوتەوە بە باوەڕی من لافاو شتێکی زۆر عەجیب نییە و سروشتیە ئەوەی کە زۆر گرنگە لە ئێران مەسئلەی مدیریەتی لافاوە کە بۆچی مدیریەتی لافاو نەتوانرا بە شێوەیەکی زانستی و علمی بێ و قەیرانی ئاوای لێکەوتەوە. دکتۆر مەنسوور ئاماژە دراوە بەوە کە هەندێک کێشە بە نسبەتی ژینگەی ئێرانەوە سەرچاوەی دژوارترکردنی ڕەوشی خەڵکەکە و با بڵێن کوشەندەتربوونی لافاوەکەیە واتە بڕینی دارەکان لە نێوچوونی سەوزاییەکان تەنانەت لە نێوچوونی خاک جگە لە ئەوەی کە ئەفەرمون مدیریەتی لافاوەکە واتە شێوازی بەڕێوەبەرایەتی وەختی لافاوەکە دێ ئەو کێشانە کە لە ژینگەی ئێراندا هەیە چەند کاریگەر بووە لەسەر ئەوەی کە لەم چەند هەفتە دیومانە. لە ئێرانە دوای هاتنی سەرکاری کۆماری ئیسلامی پلان و بەرنامەهایەکدا ڕێژرا و گەڵاڵە کرا بۆ گەشەپێدانی ئێران. گەشەپێدانی ئێران گەشەپێدانێکی زانستی نەبووە و بە پێی تەرخ و بەرنامەهایەکی کە تێیدا مەسایلی ئەکۆلۆژیکی لە بەرچاوبژیرێ واتە ئامایشی سەرزەمین ئێرسپلانینگ لە بەرچاوبژیرێ بۆ گەڵاڵانە بچنە پێشی ئەوە نەکراوە. جا لەبەر ئەوە تەوسعەیەکی کە یەکەم جار کرا و ئستارتەکەشی لە دەورەی ئاغای ڕەفسەنجانیدا لێدرا تەوسعەیەکی کەشاوەرزی بوو. تەوسعەی کەشاوەرزی کە کرا ئەوە بوو کە سەدێکی یەکجار زۆریان لێدا و زەمینهایەکی یەکجار زۆر تەغییری کاربەری دران یعنی ئەو زەمینانەی کەوا قەدیم مەرتع بوون واتە یا دارستان بوون تەبدیل بوون بە زەمینهای کەشاوەرزی هەر لە بۆ نمونە هەر لە حەوزەی دەریاچەی ورمێدا نزیک 300,000 هێکتار زەوی ئیزافە کرا بە کشت و کاڵ. جا ئەو کشت و کاڵە لە مەراتە ئەنجامدرا بۆی کە مەراتە کشت و کاڵ لێبکردرێ مەجبور بوون بیچێڵن و چێڵانی مەراتە یعنی لە بەینچوونی ئەو گیانەی کە لەوێ وجودیان هەبووە. جا وەختێکی کە باران دەبارێت فەسلی بارانەکان دەزانین کە ئەو فەسڵە نییە کە جیایەکی بڵین کە کشت و کاڵی بێ ڕشتی کردبێ واتە ئەوەندە هەستا بێت کە بتوانێت پێشی باران بگرێ یا نفوسپەزیری باران کۆمەک بە نفوسپەزیری ئاو بکا کاتێک بارانکی زۆر دەبارێت. زۆربەی هەرە زۆر ئەو زەمینانەی کە شیبیان زۆر لەسەر بوو کە چێڵدراون تەنانەت زۆر جێگا هەر چێڵدراوە و دواتر دوای ماوەیە کە بەرهەمی زۆر کەم بۆ هەروە وێڵیان کردووە و نەگەڕاوەتەوە حاڵەتی خۆی یعنی ئەوەی کە بڵێ گەڕێتەوە حاڵەتێکی مەرتەعی و تەبیعی خۆی نەبووە. ئەو زەویانە کە چێڵدراون بارانێکی زۆر کە دەبارێت پوششی جیاهی وجودی نییە کە سرعەت و شدەتی بارانەکەی کەم کاتەوە. ئەو بارانانە لە ئابراهەکاندا خڕ دەبنەوە و دەچنە دەڕەکان و لە دەڕەکاندا مەسیری خۆی دەبینێتەوە و هەموو کۆ دەبنەوە سێڵاوی لێ هەڵدەستێ و لەگەڵ خۆشیان ئەگەر دیقەت فەرمونی هێستا لە
لۆرستان ئەمە دەبینین ماڵهایەکی زۆر دێهاتێکی یەکجار زۆر جێگای زۆر بە گڵ گیراوە ئەو گڵی کە دەگەڵ ئەو ئاوەیە لە حقیقەتدا ئەو گڵانن کە شۆردراوەتەوە و پێی دەڵێن فەرسایشی خۆڵ ئەو فەرسایشی پەیدا کردو ئاوەکە و لاپاڵەکە دەگەڵ خۆی هێناوێتی هەمووی دلیلی ئەوەیە کە زەمینەکان ڕوود بوون واتە جیای لێ نەبووە لە دارستانەکانیش بە بڕینی دارستان و بە تەغییری کاربەری ئەوانە و بە سەخت و ساز دیسان هەرەوە مەسلەیە کەوتوتەوە دواتر ئاوەکە کە دێن خڕدنەوە لە ئابراهەکاندا مەسیری خۆی کە دەڕوا ئەو مەسیرە مەسیری ئاو چۆم و ڕووبار و شتەکە لە خواردنی بڵێن لە پایندەستەوە هاتوون تەغییری کاربەریەکی دیکەیانداوە دیسان بە نوعێک گەشەپێدانێکی غێری عیلمی و بێت لە نزەرگرتنی تەوانی ئەکۆلۆژیک کراوە و دەبینیت جادەسازی کراوە ساختمانسازی کراوە پێشی مەسیری ئاوی گرتووە خۆی ئەوەش هەر دەبێتە قەیران بۆ کاتێکی کە لاپاو ساز دەبێ و سێڵاو دێکاتانی کەواتە دکتۆر مەنسوور لەگەڵ ئەوەی کە مرۆڤ چووە لە ڕێگەی سێڵاوەکەدا لە ڕێی لافاوەکەدا لە ڕێی تۆفەکەدا ماڵ و بینای دروست کردووە ئەو دەستکاریانەش کە لە ژینگەدا کراوە بێ ڕەچاوکردنی ئەو پێداویستیە ژینگە پارێزیانە بووەتە هۆی دژواکردنی ڕەوشەکە بەڵام ئێستا پرسیارەوەیە کە ئەم لافاوە وەک ئەو شتانێکی پێی دەڵێن لافاوی دەورەی واتە هەر 100 ساڵ هەر 80 ساڵ 50 ساڵ دێت یا ئەمە دەگەڕێتەوە بۆ بابەتی گەرمبوونی زەوی یا ڕەنگە با بڵین گۆڕانکاریەکی ڕەچاو نەکراوی ژینگەی ئەوەی کە ڕوویداوە ئامارەکان دەڵێن بارانی زۆر لە ئێراندا دەورەی سیکلی هەبوو بازار ئامارێک دەڵێ 70 ساڵ 80 ساڵ 100 ساڵ تەنانەت من بینیومە باز لە 40-50 ساڵ دەکەن دەورەی بارانی بارندگی زۆرمان هەبووە لە ئێراندا بەڵام هۆی ئەگەر چاو لێ بکەین لە کۆی زەوی هێستا گۆڕانکاری ڕوویداوە دەرەجە حرارەت تەغییری کردو خۆ بۆ ئەوەی کە هەوای شپع بێ ڕوتوبەتێکی زۆر لە خۆی داخل بکاتەوە و حاڵەتی شپع بگات میزانی ڕوتوبەتێکی یەکجار زۆری دەوێت بۆ بەوەی کە بگاچوون دەرەجە حرارەت چۆتە سەرێ جا لە خۆی تەواوی ئەوانە بڵین وەک پازلێک یەکێ قەتعەیەکە و نەخشێکی هەبوو لەو لافاوەدا ئەلان ئەو جریانی بەوەی کە ئیکستریمەی هاتوتە پێشێ چاوەڕوانکراو بۆ شێوەیە نەبوو لەو منطقەیەدا کە لە دوو جەهەتەوە ئێمە جریاناتێکی ئاومان هەبێ کە بتوانێت بارندەژێکی ئاوا زۆر ساز بکە. دکتۆر مەنسوور بابەتی تریش ئەوەیە لە ئێراندا ئاماژەتدا جەنابەت بەو خۆڵ ئەوکە ئەو خۆڵانە شۆردراونەتەوە ئێستا بە شێوازی ئەو گڵە دەبینرێ کە تا چەندین متر لە شارەکان لەوانە لە معمولان لە پولدۆختە لە لۆرستان و لە گوندەکاندا ماڵەکانی گردووەتەوە وتراشەوە خۆڵە تەنیا ئەوە نییە گڵێک بێت نەخۆشینی پێوە یا جڕوجانوەری تێدایە و ئەگەر چەند ڕۆژێکیش نەسرێتەوە سفت دەبێ وەک چیمەنتۆ و سیمانی لێ دێت بەڵام هەندێکیش هەواڵ بوو کە ئێران جگە لە ئەو سیاسەتی غەڵەت لە ئیدارەکردنی ئاوەکاندا و ژینگە خەریکە خۆڵیش دەفرۆشێ چەندی هەر خودی ئەو خۆڵە دەتوانێت کۆمەککا بەوەکە لافاوەکان زیان کەمتر بگێن و لە بینچوونی ئەو خۆڵەی سەرزەوی دەتوانێت کێشەی قوڵتر بکاتەوە خۆڵ بۆ ئەوەی کە ساز بێ لە تقریبا خۆڵێکی کە توانی بەرهەمهێنانی هەبێ یعنی بڵێن تو خۆڵێکی کە بۆ کشت و کاڵ بەکار ببردرێ 1000 ساڵی کات دەوێت کە ساز بێ بۆ 1 سانتیمتری بۆ 1 سانتیمتر خۆڵ ئەوەی کە لە ئێران ڕووی دەدا بەداخەوە کارەساتێکی نەهۆفتەیە بڵین وەکو سەرەتانێک وایە کە کەمتر تەوەجوی پێکراوە مەسلەی فەرسایشی خۆڵە و ئەو فەرسایشەش لە حاڵەتی وەکو عەرزمکردن کەشاوەرزی و لە حاڵەتی کشت و کاڵ و تەغییری مەرتەوەواندا هاتووە لەلایەکی دیکەشەوە گزارشاتێک هەیە کە خۆڵ دەفرۆشرێ و خۆڵ دەبردرێ بۆ وڵاتەکانی دیکە بۆ وڵاتهای عەرەبی لە بڵین حاشیەی خەلیجی فارسەوە هەناردە دەکردێت و دەفرۆشرێ کە ئەوەش قەیرانی دیکەی لێ دەکەوێتەوە یعنی قەیرانهای زۆر گەورەی ژینگەی دیکەی بەدوادادێ بەڵام ئەوەی کە خۆڵ بۆ خۆی بتوانێت وەکو بەتەنیا پێشی لافاو بگرێت بەستگی بە تۆپۆگرافی و بەشی بوو بە مەسایلی ئاوا هەیە بەڵام خۆڵێکی کە ڕوود بێ لەگەڵ خۆڵێکی کە جیایی هەبێ لە لافاودا فەرقیان هەیە خۆڵێکی کە جیایی لەسەرا نەقشێکی یەکجار زۆر زیاتری هەیە لەوەی کە خۆڵێکی کە ڕوود بێ کە نەبێ بەڵام هەر تەغییرێک لە ئێکۆسیستمدا هەر تەغییرێک لە ژینگەدا کە بەشەر دەیکا و بەسەقەتی دەیکا تەنانەت کارەساتی لێ دەکەوێتەوە هێستا چاو لێ بکەن ئێران مەسئلەی لافاوەکەی ئێستا ڕەسانەیی و زۆر ئەهەمیەتی پێدراوە لەباری
ئالودەجیەوە لەباری مەسایلی زیست محیتی دیکەوە لەباری ئالودەگی هەواوە لەباری ئالودەگی خۆڵەوە لەباری فەرسایشی خۆڵەوە لەبارەهای مەصرفی سمومی لە بەشی کشاوەرزیدا سمومی ڕەدەخارێت لە مەسەلەی منابعی ئاوەوە لە هەموو بارەکان و لە هەموو فاکتۆرەکانی ژینگەدا ئێمە لە ئێران قەیرانمان هەیە کە ئیش دەگەڕێتەوە بۆ نوعی مدیریەتکردن و نوعی بەڕێوەبردننی سەقەتی وڵات لە ئێران. دکتۆر منسوور بەنسبەتی ئەو بەنداوانە کە دروست کراوە لە ئێرانە لە سەردەمی ڕەفسەنجانیدا هەر لە چوارچێ و سیاسەتی برەوپێدانە کە بڕز ئاماژەت پێدا با بڵێن ئاماژی سەرزەمینی واتە ڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی ژینگەی تێدا ڕەچاو نەکراوە بووە با بڵێن بەنداوێکی زۆر دروست کرا. ئێستا و بەنداوانە خۆی بوون بە بەشەی لە قەیرانەکە ئەوەی کە 9 شار ڕۆژی شەممە لە پارێزگای خوزستان چۆڵ کرا و بەدەیان گوندی شەروەها بۆ ئەو بوو کەوتیان بەنداوی کەرخە ئاوەکەی سەرڕێژ دەبێت و ئەو ناوچانێک بە گشتی دەشت ئەزەکانی گردوێتەوە. چەند سیاسەتەکانی دروستکردنی بەنداوەکان لە ئێران گونجاو بووە و چەند ئێستا لە دژوارکردنی ڕۆژەکەدا کاریگەر بووە. بەندا و خۆی وەکو چەخۆ وایە، یعنی هەم دەتوانێت ئیستفادەی دروستی لێ بکردێت هەم دەتوانێت ئیستفادەی غەڵەتی لێ بکرێت. بەندا و سازکردن دەبێت بە پێ و مطالعاتی ژینگەیی بێت بێ بزانی کە واقعاً ئەگەر ضرورەتێکی زۆر ئیجابیمان هەیە بۆی کە بەندا و ساز بکەین دەبێت بەندا و لێ بدرێت. تەنانەت ئەو بەنداوانە تەغییراتێکی زۆر عەزیم لە ژینگەدا پێدێنن کە لە ئێران بەداخەوە مەسایلی ژینگەی لە بەرچاو نەگیراوە. بۆ نمونە لە گۆتوەن دەبین لە سەد چێوێکی خوێ بەنداو لێدراوە. بەنداوەکانی دیکە کە لێدراوە دواتر مەسەلەیەکە، یعنی دوو فاکتۆر بە ئەمە ئیشارەی پێ بکەین. یەکەم ئەوەی کە ئایا بەندا و سازکردن ضرورەتی هەیە، یعنی پێش بەنداوەکە چەندە مدیریەتیمان هەبوو، چەندە کارهای علمی کراوە و مەسەلەی دواتر ئەوەیە کە دوای لێدانی بەنداوەکە چەندە مدیریەتی ئاوی پێش بەنداوەکە کراوە. وەزارەتی نیرو بەرپرسی بەنداوەکانە لە ئێران. لە وەزارەتی نیروش بخۆتان دەزانن کە بە هەمیشە سپای پاسداران تێیدا مدیریەتی هەبوو و نەخشی هەبوو. جا لەبەرەوە مدیریەتی ئاوەکانی پشت بەنداوەکان زۆر بە غێری علمی و ناڕاست بووە. هەر ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە ئێستا دەبینین زۆربەی زۆری تەڵاوەکانی ئێران ئیشت بوون. ئەو ئەوانەی کە بە ئیسلاح قابە دەبێ بدرێ بە تەڵاوەکان نەدراوە، پێشیان گرتو. ئەو کاتی کە دەبێت پێشی بەنداوەکان ئاوەڵە بکەن نەیان کردەوە کە یعنی بڵین مدیریەتێکی دروستی بۆ ئەنجام نەدراوە. جا لەبەرەوە دەبینین دەو کاتەدا بەنداوەکان زەرفیەتی ئەوەیان نەبووە کە بتوانە هەموو لە خۆدا بگرن. حەجمی بەنداوەکان ئەوە نین کە بتوانێت ئەوەندە باران لە خۆدا بگرن. مەجبورن ئەوانە بۆی کە مشکلی گەورەتر ساز نەبێ پێشی بەنداوەکان دەریچەکانی بکەنەوە. دەریچەکان کە دەکەنەوە و ئەو ئاوە زۆرەی کە هەیە لە منتەقەدا و ئەو ئاوەی بەنداوە پشت بەنداوەکانیشی پێزیاد دەبێت تەبعاً ئەسەراتێکی سینێرژیستی دەبێت بۆ مەسئلەی لافاوەکە، واتە لافاوەکە ئەسەراتی زیاتر دەبێت و قوڵتر دەبێت کە ئەوەش دیسان دەگەڕێتەوە بە باوەڕی من دەگەڕێتەوە سەر مدیریەتی غەڵەتی غێری علمی منابعی ئاوی پشت بەنداوەکان. دکتۆر منسوور ئاماژتاندا بە بابەتی تاڵاوەکان راپۆرتێکی ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکاوە تا EPA هەیە کە دەڵێ ئەو تاڵاوانەی کە لە لای میسیسیپیەوە هەن زمانێک بووە کە دەیانتوانی 60 ڕۆژ ئاوی لافاو لە خۆیانە بگرن، بەڵام ئێستا تەنیا بۆت بەقەی 12 ڕۆژ و ئەمەش بەهۆی ئەوە کە مردوون یا پرۆ بوونەتەوە. ئەو بەنداوانە کە دروستکراون خۆی بۆتە هۆی ئەوە کە تاڵاوەکانی ئەو ناوچانە لە کوردستان لە با بڵێن زاکرۆسدا لە لۆڕستان لە خوزستان وشک بێت و پڕ بێتەوە. ئەمەش گرفتەکەی قوڵتر کردەوە وایە؟ بەڵێ دروستە. کاتێک کە تۆ دەگەی ئێستا ئێمە من بەخاتری ئەوەی کە کات ڕایەتەکەم ئیشارەم بە مەسەلەیەک نەکرد. ئێمە دوو مەسەلەمان هەیە، یەکیان خۆشکیە، یەکیان خۆشکیدەگیە. خۆشکی ئەوەیە کە حاڵەتێکی گەڕانەوەی تێدا ینی قابلیەتی گەڕانەوەی هەیە، بڵێن قابلیەتی بەرگەشتی هەیە ئەو جێگایە کە ئیشک دەبێت یا خوشکی تێدا ڕوودەدا. بەڵام خۆشکیدەگی فەراتەرە. وەکو مەسەلەن میسالێک لە ئیسفەنجێک لێ بدەین. ئیسفەنجێک ئەگەر زۆر ئیشک دەبێت بە هەڵماوێک یا بڵین بخارهایەکی لە بینی زەڕاتەکەیدا هەیە، ئەگەر ئاوی پێدا دەکەینەوە ممکنە حاڵەتی ارتجاعی و ئینعتاب پەزیری خۆی هەروە ڕاگرت پێ و بتوانین ئەو حاڵەتەی
پێبین بە قولیەوە بازی پێ بکەیت بەڵام ئەگەر زۆر ئیشک بێت زۆر ئیشک بێت کە بەو زۆر ئیشکێ ئەمە دەڵێن خوشکیدەگی ئەو خوشکیدەگی ئیدێک ئاویش پێداکە حاڵتێکی بەردی پەیدا کردووە یعنی نفوذپەزیری تەواوی لە دەستداوە و ئاوەکە لەسەری دەڕوە تاڵاوەکانی ئێران بەدەلیەوەی کە ماوەیەکی یەکجار زۆر بێ ئاو کراون و بەدەلیلی غەڵەت مدیریەتی منابی ئاوی پشت سەدەکان و بەدەلیلی وەی کە نەیانتوانیوە بە شێوەیەکی دروست بەهرەبەرداری لێ بکەن گەیشتۆتە ئەکسەریەتی گەیشتۆتە خۆشکیدەگی خۆڵەکەی یعنی ئاو ناتوانێت نفوذ پەیدا بکاتە نێو تاڵاوەکان و ئەو زەرفیەت و قابلیەتی ڕاگررتنی ئاوێکی ئاوا زۆری نییە و لەسەری دەڕوا و بە سوڵەتی پێ دەڵێن ڕەوان ئاب یا ئاوی جاری لەسەری ڕەت دەبێت دەڕوا. دکتۆر مەنسوور ئێستا چی ئەکرێت؟ بەنسبەتی ئەوەی کە شتەکە ڕوویدا و لافاوکەیش بەردەوامە و ژیان و حاڵی خەڵکیش لە مەترسی زۆر گەورەدایە ئەگەر سیاستەکان بگۆڕدرێ ئەتوانین چاوەڕوانیەوە بکەین کە لە داهاتوودا لافاو زیانی ئاوای بەدواوە نەبێت یان تازەی تر ئەو ژینگەیە جێی چاکسازیتیان نەماوە؟ بە باوەڕی من کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی نیزامی جمهوری ئیسلامی نە باوەڕی علمیان بەوە هەیە کە چاکسازی مەسایلی ژینگەدا بکەن نەتوانایی ئەویان هەیە جا باشترین کار ئەوەیە کە ئەو سیستم و نیزامە بگۆڕدرێ گەر سیستم و نیزامەکە بگۆڕدرێ و نەوەیەک بڵین تەطبیق و ئینتباقی خەڵکیش لەگەڵ وەزعەکەی مەوجود بکردرێت دەتوانین قەیرانەکان کەمتر بکەینەوە بەڵام ئەوەی کە بڵین ئێران بگەڕێتەوە سەر حاڵەتی نۆرماڵی خۆی ڕەنگە من بە باوەڕی من بەعیدی دەزانم کە بتوانێت بگەڕێتەوە سەر حاڵەتە بەڵام ئێستا دوای لافاوەکە چ دەکردێ چەند مەسەلە هەیە یەکەم شت ئەوەیە کە منتەقە بە منتەقە فەڕۆ دەکات بۆ نمونە لە لۆڕستان تەنها کارێکی کە هێستا دەبێت بە قەولی دەڵێن فۆرس ماژۆر بکردێ و خەڵک ئەو کارە بکە ئەوەیە کە ئەو گڵانە دەبێت بەکو جەناب داماژەت پێکرد دەبێت هەرچی زووتر خارج بکردرێنەوەوانە گڵهایەکن کە سەریعەن قابلیت زەڕاتێکی زۆر وردی ڕۆسین کە پێکەوە دەنووسێن و دەتوانن حاڵەتێکی وەکو بێتۆن پەیدا بکەن و هەمزەمان لەگەڵوانش خۆتان ئشارەتان پێکرد پڕە لە میکرۆب و موادی باکتری و ئەوانەی کە بیماریزایە ئاو نییە جا لەبێ دەبێت ئەو گڵانە بەشێ بە هەر شێوەیەک دەکردی خارج بێ برادێک پێشنیادی دیکردبوو کە خەڵک بچن یارمەتی بدەن لە هەموو ئێرانەوە پێمەڕە بێڵێکی لەگەڵ خۆیان بەرن و بچن یارمەتی خەڵک بدەن بۆەوەی کە ئەو مشکلاتەی وان هەلبێ. دووەم مەسەلا وەیە لەو جگایانەی کە لافاوەکان لە خوزستان لەو جگایانە تا ئەو جگای دەتوانرێت پێشی لافاوەکان بگیرێت مانع و بند بۆ ساز کردێ ئەو مانعانەی کە دەتوانن پێشی لافاو بگرن لە چەند جێگا کردویان لە خوزستان کە موفق ببوون و خەڵکەکەشی شادمانیان دەکرد. لەم مەسەلەم بۆ نمونە لە شیراز دەبێ جەماعەت و دوی حقوقی قانونی خۆیان بکەون بە باوەڕی من دەبێت بچن شکایەت بکەن لەو کەسانەی کە بەرپرسن لەوانەی کەوا مەسیلی چۆمیان هێناوە کردوتە جادە و ئەوانە خەسارەت داوا بکەن شکایەت بکەن نمایەندە شوڕا خەڵک ئێنجیۆکان هەموو یعنی ئێمە بڵین چەندانە کار دەبێت بکردێ یەکەم ئەوەی کە لە لۆڕستان دەبێت ئەوە گڵە سەریعەن خارج بکردێ لە خوزستان دەبێت پێشی ئەو لافاوانە تاتوان بە مانع ئیجادکردنی مانە پێش بگیرێ لە شیراز دەبێت لە باری قانونیەوە بچنە پێشێ بەڵام دەکولیەتی خۆیدا بە باوەڕی من تا نیزامی جمهوری ئیسلامی لەسەر کار بێ قەیرانی ژینگەی زۆر زیاتریش دەبینین یعنی هەر ئان ممکنە کە قەیرانێکی تازە بێت پێشێ بە قەولێکی ئێران ئابستنی هەموو حەوادیسێکی ژینگەیە. دکتۆر مەنسووری سۆهرابی پسپۆڕی بواری ژینگە و ئۆکۆلۆژی زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە تایبەتەدا. ئازیزان گەیشتینە کۆتایی ئەم و توێژە تایبەتە سەبارەت بە لافاوەکان لە ئێران زۆر سپاس کە تا کۆتایی و توێژەکە لەگەڵمان بوون.